یەکێتی نووسەرانی کورد لە قیسلێمانی کۆڕێکی بۆ شاعری دوورەوڵات جەوهەر جەلال ڕێخەز لە کۆڕەکەدا چەند پارچە شعرێکی شاعیر خوێنرایە و لەلایەن دوکتۆر مەهدی فاتح باسێک سەبارەت بە ئەزموونی شعری شاعیر پێشکەش کرا. ئەرشێکی سەرشانی یەکێتی نووسەرانی کورد کە ئەرشی سەرەکی یەکێتی نووسەرانی کرد خزمەتکردنی نووسەرانی کووردە لە هەر شوێنێکا بێ. بەڕێز کاک جەوهەر جەلال شاعیرێکی جوانی دەرەوەی وڵاتە. لە ڕێگەی کاک عەتای چاپخانەی کارەوە پەیوەندیمان پێکرا کە حەزەکە لای ئێمە کۆڕێکی شعری بۆ بکەین بە حکمەوەی کە فترەیەکی زۆر ماوەیەکی زۆرە لە دەرەوەی وڵاتە. ئێمەش تەواانەوە وەک ئەرچی سەرشانی خۆشمان نەزانین و هەر زۆرش پێمان خۆش بوو کە شاعرێکی دوورە وڵات جارێککە لە ناو شاری سلێمانیا بیناسێنینەوە بە خەڵک و خەڵی گوێبیستی شعرەکانی بێ. بۆ قسەکردنی زیاتر دەربارەی بەڕێوەچوونی کۆڕەکە میوانداری بەڕێز جەوهەر جەلالمان کردووە. کاک جەوهەر سڵاو لێبێ بەخێر بێت. زۆر سپاس هێوە دەکەم، سپاس بۆ بەرنامەکەتان و سپاس بە کورسات. زۆر سپاس. زیاتر ناوڕووکی شعرەکانە باس لە چیەکەن؟ ناوڕووکی شارەکانم دەتوانین دابەشی کەین بەسەر چەند تەوەرەیەکدا. یەکێکیان لە تەوەرە هەرە گرنگەکانی هەستی نیشتیمانی، داکۆکیکردن لە خەبات و تێکۆشان، بەشێکی تری مافی ژن، خەبات بۆ ئازادی ژنان، بۆ سەربەخۆی ژنان، خۆشەویستی، باس لە واتە هەمە ڕەنگە شعرەکان. بەڵێ تێکەڵە لە ئەو جۆرە هەست و نەستانە. تایبەتمەندی ئەم جۆرە کۆڕانە چۆن بینیت لە وڵاتدا؟ بەڵێ لە ڕاستیدا من دەتوانم بڵێم یەکەم جارە لەسەر خاکی نیشتیمان من کۆڕێک بگرم لێرە. بۆ من گرنگێکی زۆر گەورەی هەبوو. یەکەم لەو ڕۆوە کە من دەتوانم بڵێم دەبم بە بەشێک لە خۆناساندن بە خەڵک، ئەو گرنگێکی زۆر گەوری هەیە بۆ من. لە لایەکی دیکەشەوە هێزێک و توانایەکە کە جارێکی دیکە من لێرە لە ناو خاکی نیشتیماندا لە ناو هاوزمانانی خۆمدا شار بخوێنمەوە، ئەوە وزە و هێز و توانایکی گەورە بە من دەبەخشێت. هیچ نامیلکێک یان کتێبێکی تایبەت بە شعرەکانت هەیە کۆت کرد بێتنەوە؟ بەڵێ من دوو کتێبم چاپ کردووە. کتێبێکیان بە ناونیشانی عەشق لێرە، کتێبێکی دیکەش بە ناونیشانی وەرزی لێوەکانت. لێرە هیچ چالاکیەکت بۆ ئەنجام داوە بۆ بڵاوکردنەوەی کتێبەکانت؟ نەخێر، ئەو کاتانەی کە هەردوو کتێبەکە چاپ کراوە بڵاو کراوەتەوە من لێرە نەبووم. تۆ وەک شاعیرێکە لە وڵاتی سوید ئەژید، شاعیرانی ئەوێ چۆن لە شعرەکانی ئێمە ئەڕوانن یان لە شعرەکانی بەڕێستە ڕوانن؟ لە ڕاستیدا ئاسان نییە وەڵامێک بۆ ئەمە بدۆزمەوە، لەبەرەوەی دروستکردنی پەیوەندی لەگەڵ شاعیرانی وڵاتانی تر کارێکی ئاسان نییە. باشە، بەڵام ئەگەر ڕێگەم دەی من دەتوانم ئاماژە بە شتێک بکەم. بۆ نمونە ئەگەر هەڵە نەبم لە ڕۆژی شعری جیهانی کە پێم وایە دەکاتە 23 یا 23 تقریبا نزیکە لە نەورۆزی ئێمەوە، من بەشداریم کردووە لە چەندین کۆڕی شاعیرانی زمانە جیاوازەکان. باشە، مەسەلەن کۆڕیان بۆ کردوین لەگەڵ شاعیرانی ئیسپانی، لەگەڵ شاعیرانی فارس، من وەکو کوردێک، لەگەڵ شاعیرانی سویدی بەشداریمان تێدا کردو شعرمان خوێندۆتەوە. ڕوئیای ئەوان بۆ شعری ئێمە تەنها دەتوانم بڵێم لە ڕێگای تەلقائیکردنی خوێندنەوەی شعرەکانی ئێمەدا هەست پێ دەکەن کە ئێمە سۆزمان هەیە، ئازارمان هەیە، غوربەتمان هەیە. لەبەرەوەی ئاسان نییە. بە قەناعەتی من تەرجمەکردنی شعر یەکێکە لە کارە هەرە قورسەکان، چونکە بەشێک لە با بڵێن تام و چێژی ئەو شعرە، بەشێک لە هەست و سۆزی ئەو شعرە، لە تەرجمە یان میتافۆرمی شعرەکان، لە باگراوندی وشەکان، ئەمە وا دەکات کاتێک کە تەرجمەی دەکەی بۆ سە زمانی دووهەم لە ڕاستیدا ئەم جوانیەی ون دەبێت. لەبەرەوە من دەتوانم بڵێم هەست و نەستی ئەوان بۆ شعری ئێمە چۆنا زۆر ڕەها ناتوانم شتێ بڵێم. بیری لەوە نەکردێتەوە کە تێکستەکان وەرگێڕیتە سەر زمانی سویدی؟ نەخێر، لەبەرەوەی پێم وایە هەر کەسێک کە بیەوێ تێکستێکی شعری وەربگێڕێ بۆ سە زمانێکی تر پێویستە هەردوو زمانەکە زۆر بەباشی بزانێ، هەم زمانی کوردەکەی هەم زمانە سویدەکەی، چونکە ئەو شەو دەستەواژانی کە لە زمانی خۆماندا هەیە
تۆ وەری بژێڕیتە سەر زمانێکی تر دەبێ هەمان پێوەرەکانی بۆ بدۆزیتەوە ئەگەرنا کارێکی ئاسان نییە. کاک جەوهەر سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە هیوای سەرکەوتنە بۆ زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەرنامەکەتان شادتان کردم. سپاس. سپاس.